هەر لەو زەمانە تاک لە خەڵکی ئیمانیان ئەهێنا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی قسەی ئەکرد بۆ خەڵکەکان بۆ عەشرەت و تیرەکان جاری وا بوو کەسانێک هەبوو لەناو ئەو خەڵکە متەئەسیر ئەبوون. یەکێک لەوانە سوەیدی کوڕی سامت بوو، کابرایەکی زۆر شارەزا بوو بە تایبەت لە بواری شعر و لە بواری زمانی عەرەبیە، حتا ئەمەندە لێ هاتوو بوو پیانەوت ئەلکامل، یعنی کەسێکی تەواو. ئەم پیاوە لە ساڵێک لە ساڵەکانی حەجا لەو ساتوەختە هات و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیسلامی بۆ باس کرد. ئەویش وتی لەوانەیە ئەوەی تۆ هێناوتە هەروەکو ئەمە بێ کە من پێمە. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تۆ چیت پێیە؟ وتی حکمەتەکانی لوقمانی حەکیم. هەندێکی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەڕاستی ئەم قسانە زۆر جوانن، بەڵام ئەوەی من پێمە لەمەش باشترە. ئەمە یەکسەر ڕاستەوخۆ فەرمایشی خوای پەروەردگارە، هی کەسێک نییە، هی خوایە. و بەسەریا هەندێک لە قورئانی خوێندەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرا مسلمان بوو، بەڵام دوای ئەوە لە شەڕەکەی نێوانی ئەوس و خەزرەجا ئەو کابرایە کوژرا. یەکێکی تر لەو کەسانەی کە لەو کاتە ئیمانی هێنا ئەبوو ذەڕی غیفاری، هەر لەو کاتە ئیمانی هێنا ئەڵێ کە باسی محەممەد گەیشتە گوێمان من برایەکم نرد بۆ مەکە ئەخباری بزانێ، کە هاتەوە وتی وەڵڵای کابرایەکە قسەی چاکەکە و قسەی باشەکە، ئەڵێ دڵم ئاوی نەخوارد، خۆم چووم دیارە چیرۆکێکی تایبەتی هەیە چوونەکەی بۆ مەکە. المهم گوێی لە پێغەمبەرە بێ صلی الله عليه وسلم و مسلمان ئەبێ، حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ئەڵێ ئەبوو ذەڕ بیشارەوە، یعنی ئەم دینە بشارەوە و بگەڕێەوە بۆ وڵاتەکەی خۆت، هەر کاتێ بینیت من سەرکەوتم بێ بۆ لامان، بەڵام ئەم ڕۆیشتی واللهی من ئەڕۆم ئەیدەمە ناو چاویانە لە پاڵی کەعبەیە دەستی کرد بە باسی ئیسلام و وتیەوە من مسلمان بووم و شوێنی محەممەد کەوتم و شایەتمانی لەوێ هێنا و ئەوانیش دەستیان کردە لێدانی حتا گەشتە ئەوەی کە بیکوژن، یعنی لەژێر لێدانە. بەڵام عەباسی مامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هات لەولاوە وتی ئەوە کێ ئەکوژن؟ ئەم کوڕە لە بەنی غیفارە و ئێوەش تجارەتەکەتان لەسەر ئەوانەوە ئەچێ، بەخوا ئەگەر ئەمە بکوژن ئەبێتە دوژمنایەتی، دوایی تجارەت و مجارەتتان هەمووی پەکێکەوێ. جا بەریاندا هەروەها توفەیلی کوڕی عەمری دەوسی، ئەویش یەکێک بوو لە ڕئیس عەشەتەکان، ڕئیس عەشەتی دەوس. ئەویش پیاوێکی زۆر لێ هاتوو بوو، ڕئیس عەشەتی خۆی بوو، ئیمانی هێنا و گەڕایەوە بەناو قەومەکەی و پاش مدەتێک قەومەکەی ئیسلام بوون و بە 80 ماڵەوە هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ضیمادی ئەزدی ئەمیش پیاوێک بوو لە خەڵکی یەمەن لە عەشیرەتی ئەزد. ئەم پیاوە ئیشی ئەوە بوو نوشتەی ئەکرد بۆ ئەو کەسانی کە تێک بچن، یعنی شێت بن یان شتێک، نوشتەی بۆیان ئەکرد کە باسی کە هات بۆ حەج و باسی پێغەمبەری بیست کە خەڵکی مەکە ئەیانوت شێت بووە، کابرایەکمان هەیە ئیدعای پێغەمبەرایەتیە کا شێت بۆ عەقڵی تێک چووە، ئەویش ڕۆیشت بۆ لای وتی با بڕۆم دوعایە بخوێنمە سەریا وەکو نوشتەیەکی بۆ بکەم با چات بێتەوە. کاتێک چووە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی وتی نوشتەت بۆ بکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی فەرمووی إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه حتى آخری ئەو حەدیثە. ئەڵێ کابرا وتی دووبارەی کردەوە، دووبارەی کردەوە، جارێکی تر دووبارەی کردەوە، دووبارەی کردەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی واللهی من خەڵکێ زۆرم بینیوە کاهین و تاڵۆگر و چی و چی و چی و چی و ئەوانە، بەڵام هیچ قسەیەکم نەبیستووە وەکو ئەم قسەیە. هەندێکم بۆ باسکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئیسلامی بۆ کردن و قورئانی بەسەرا خوێند، کابرا یەکسەر مسلمان بوو. هەر لەو سەردەمە خۆشەویستەکانم ئەمانە تاک بوون مسلمان، وەکو عەشیرەت، وەکو بنەماڵە، وەکو کەسێک کۆمەڵە کەسێ بەیەکەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاوی بە 6 گەنجی خەڵکی مەدینە ئەکەوێ، خەڵکی یەثریب. شەوێک کە ئەگەڕێتەوە لە لای بەنی شەیبان، دوای ئەوە کە لەگەڵ ئەوانە قساکە ئەگەڕێتەوە گوێی لە دەنگی کۆمەڵە گەنجە بێ. ئەم 6 گەنجە ئەبن ئەسعەدی کوڕی زورارە، عەوفی کوڕی حارث، رافعی کوڕی مالک، قوتبەی کوڕی عامر، عقبەی کوڕی عامر، جابری کوڕی عەبدوڵڵاه. ئەم 6 گەنجە بەیەکەوە بن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سلامیان لێ ئەکا و ئەمجا پرسیاریان لێ ئەکا ئێوە خەڵکی کوێن؟ ئەڵێن ئێمە لە خەزرەجین، خەڵکی یەثریب، یعنی مەدینە، کە ئێستا پێ ئەوترێن مەدینە. ئەڵێ دانشن تۆزێ قسەتان بۆ بکەم. ئەوان شەڵێن قەیچێکە دانشن. کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئیسلامیان بۆ ئەکاو، ئەڵێ من پێغەمبەرم، یەکسەر سەیری یەکتری ئەکەن و ئەڵێن والله ئەمە ئەو پێغەمبەرەیە کە جوولەکە، طبعا جوولەکە 3 عەشیرەتیان لە مەدینەن و لەگەڵ ئەوانە تێکەڵیەکیان هەیە. ئەوان 2 عەشرەت عەرەبن، 3 عەشرەتی جوولەکەش.
ئەو جوولەکانە بەردەوام 400 ساڵ پێشە هاتوون بۆ مەدینە ئەڵێن پێغەمبەری ئاخر زەمان لەیرە پەیدا ئەبێ و یعنی تەماحیان هەیە لە ئەوان بێ یعنی لە جوولەکە بێ و ئەوان ببن بە پاڵپشتی و یەهود سەرخا بەسەر قەومەکانی ترە ئەڵێن واللهی ئەمەی کە جوولەکە چەند ساڵە باسیەکە ئەمە پێغەمبەرەیە جابا جوولەکە پێشتان نەکەوێ ئەوان پێشەوە ئیمان بێنن ئیمان بە پێغەمبەرە هێنن صلی الله عليه وسلم و باسی حاڵی خۆیان بۆ پێغەمبەری خوا ئەکەن کە شەڕێکی تند دژمنایەتێکی تند لە بین دوو عەشرەتەکەی مەدینەیە ئەوس و خەزرەج هەبوو لەو کاتە زۆر لێکیان ئەکوشت زۆر شەڕێکی یعنی وەکو بڵێ جوولەکە 10 جوولەکە لە بینیان نابوون جا قڕە سەر هەر ملەتێکی جوولەکە لە نێوانیان نابێ ئەڵێ شەیتان بخاتە نێوانتان جا وەک ئەوە بوو شەیتان لە نێوانیان نابێ بەردەوام جوولەکە ئەو دوو عەشرەتەیان ئەدا بە گژیەکە و لە یەکتریانە کوشت تاوەکو خۆیان دەسڵاتیان هەبێ جا حاڵی خۆیانیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گێڕایەوە وتیان ئێمە ئەڕۆینەوە بۆ ناو قەومەکەمان و باسی ئیسلامیان بۆ ئەکەین ئەمەی کە تۆ باست کردووە ئەگەر هاتنە دەممانەوە ئەوە پەنات ئەدەین و تۆ ئەبی بە عەزیزترین کەس جا ئەمە وەکو بڵێ سەرەتای سەرکەوتنیان وەکو بڵێ هیجرەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم سەرەتای ئەوە بوو کە ئیسلام دەسڵات پەیا بکە ئەو شەش گەنجە کە ئەچنەوە بۆ مەدینە بۆ یەثریب ئەو کاتە پێوترا یەثریب و لەوێەوە دەست بە دەعوە بانگەوازەکەن تا ماڵێک نامێنێ لە ناو یەثریبە باسی پێغەمبەری تیان نەکرێ و ساڵی داهاتووی حەج دێنەوە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 12 کەس دێنەوە ئەمجار و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵیانە پەیمان نامەیەک مۆڕەکە